وڵای ئێمە وەکو جوتیارانی سنووری کۆیە بەڕاستی ئەو هێرشانەی تورکیا هەم کاریگەری لەسەر مەش دروست کردیە، کاریگەری لەسەر هەموو خەڵکی کوردستان دروست دەکات. ئەو هێرشانەی تورکیا دەیکا مەلی بەڕاستی نیگەرانین، زۆریش پێمان ناخۆشە. ئەو هێرشانە بە هاوکاری پارتی دیموکراتی کوردستان دەکرێت. من لێرەوە داوا لە پێشمەرکانی پارتی دەکەم، ئەوانەی کە پارتین، نەک ئەوانەی کە لەگە بنەماڵی بارزانین، چکە بەڕاستی بنەماڵی بارزانی تازە کەوتیتە خەتی تورکیاوە، لە ژێر دژایەتی کوردە، لە چێندەر دەوڵەتێک دژایەتی کورد بکە بنەماڵی بارزانی لەوێن دەرێ دەبێ، و جا ئەگەر عێراق بێ، ئەگەر ئێران بێ، ئەگەر تورکیا بێ. داوا لە پارتیەکان دەکەم ئەوانەی خۆیان بە پارتی دەزانن، خۆیان بە کورد دەزانن، بەشداری ئەو شەڕە نەکەن. ئەمە وەکو هاوڵاتیان داوایان لێ دەکەین بەشداری ئەو شەڕە نەکەن، چکە شەڕی کورد بە کورد حرام کرایە. ئێمە لەوەتی هەنگ یەکتر دەکوژین، هیچ سوودێکمان وەرنەگرتیە. بەڕاستی ئەوانەش برای من لەو چیانە. پێویستە خەڵکی کوردستان تێگرای خەڵکی کوردستان بێتە جواب لەسەر ئەوە، یعنی ڕێگە نەدەن پارتی تەداخلی ئەو شەڕە بکە، پارتی بەشداری ئەو شەڕە بکە. هەرچەندە بە پێی هەندێک ئامارەکان کە ئەو شەو ئەوە بووە بەشداری کردیە، بەڵام پارتی تازە لە کوردبوون شۆرەیە. ئەتو ناتوانانی برێی بنەماڵی بارزانی وەکو کورد حسێبی لۆ بکەیت. کاکە هێرشی تورکیا لەسەر قەندیل نییە، هێرشی تورکیا لەسەر کۆی هەرێمی کوردستانە، لەسەر ئەزمونەیە کە لەسەر هەرێمی کوردستان هەیە. تورکیا دژمنی ئەو هەزمونەیە، تورکیا بڕیاری وەیدایە لە هەر شوێنێک خێمەکی کورد هەبێ ئەو دژایەتی بکە. خۆ نەهاتیە قەندیل ئەوە بکە، ئەگە قەندیل ئەوە بکە ئەوە لە ناو خۆی هەیە، لە باکووری کوردستان پەکەکە هەیە، لۆ لەوێ لێ نادا، لۆ دێ لە هەرێمی کوردستان لێ دەدا. بەڵام ئەوە داگیرکردنی هەرێمی کوردستانە بە هاوکاری پارتی دیموکرات، نەک هەموو پارتیش، چکە پارتی جوایزە لەگە بنەماڵی بارزانی. وەکو هاوڵاتیەک بەڕاستی تورکیا هەرێمی کوردستان بەی خۆی دەزانێت، یعنی هیچ سابق بۆ هەرێمی کوردستان ناکات، سنوورەکان دەبەزێنێن، شارە کوردیەکان بە شاری خۆی دەزانێت، دەی وڵاتی مووسڵ دەگرمە، وڵاتی مووسڵ ئەوەی تورکیایە، سنتەری تورکیایە، یعنی هیچ سابق بۆ کورد ناکرێ و کورد هیچ پێگەچی نەمایە. ئەوانە بەڕاستیت پێڵێن کە گوتت پارتی دیموکراتی کوردستان یعنی تورکیا، میدی تورکیایە، هیچ شتێک بێ تورکیا ناکات، هیچ شتێک بێ تورکیا ناکات. تەواوی شتەکانی پارتی دیموکراتی کوردستان لە بندەستی تورکیادایە، کوی مەقسەد بێ دەیسوڕێنێ، یعنی وەک دارێک بەدەست خۆیەتی چۆنی مەقسەد بێ ئەوای لێ دەکات. زۆرمان پێ ناخۆشە بەڕاستی شەڕی کورد بە کورد حرامە، یعنی شەڕی کورد بە کورد شتەکی ماڵوێنانیە و کاولستانیە، نابێت جارشکە شەڕی براکوژی دروست بێتەوە. بەڕاستی شتەکی زۆر خراپە. ئەو هێرشە تەنها لەسەر قەندیل نییە، ئەو هێرشە بگرە لەو هەموو تەواوی کوردستانە. بەڕاستی دەی هەوێ دەست بەسەر هەموو کوردستاندا بگرێ و نەفت و غازەکەشی بەتاڵان بەرێ. ئەوە ئامانجەکەیتی داواکاریمان لە هەرێمی کوردستانەیە، هەموو تەواوی هەولێر و سلێمانی و هەموو شوێنەکان خۆپشاندام بکەن دژی ئەو هێرشەی کە تورکیا دەکاتە سەر قەندیل و هەرێمی کوردستان، هەموو بڕژێنە سەر شەقامەکان، بەڕاستی کاریگەری خۆی دەبێ. وەڵا وەکو هاوڵاتیان ئێمە نیگەرانین ئیدانەیە و هێرشان دەکەین، بەداخەوە ئەوەی کە لە هەرێمی کوردستان لە قەندیلە هەمووی کوردستانە ئیدانی دەکەین، پێمان ناخۆشە چێ هەمووی کووردە لەبار دەچێت، زەربە هەم خاچی هەرێمی کوردستان دەکەوێت. بەداخەوە تورکیا دەوێت بێت داخی خاچی هەرێمی کوردستان بێ و سەبر هێواش هێواشە تا دەگاتە ئەو سنوورەی کە لەژێر دەسەڵاتی خۆیدایە. لەمە بەستم ڕەنگە حاڵی بن کە دەڵێن لەژێر دەسەڵاتی خۆیدای چێ ئەو زۆنەی کە پارتێک حکومڕانی دەکەم. جا من بەستم کردن پارتێک بەستم ئەو پارتەیە تورکیا دەیەوێت ئەو زۆنەی کە ئەو پارتە تێیدا باڵادەستە دەسەڵاتی هەیە، دەسەڵاتی کولی هەیە، پارتی تورکیا بۆ خۆی دەوێت بە تەواوی حکومڕانی بکە، وەلو ئێستاش هەردەیکا. بەڵام بەداخەوە ئو هێرشانە هێرشی زۆر ناڕەوایە. داوا لە هەموو خەڵکی کوردستان دەکەم، ینی دەنجی ناڕزایی دەرببڕن دژی ئەم تۆ بارانە، ئیدانەی بکەن بە هەموو شێوەیەک. شەڕی کورد بە کورد بەسە تاکەی ئێمە مێژووکمان هەیە لەگە شەڕی کورد بە کورد، هیچمان بێز نەکردووە. 2000 هەر بازەکەی خەڵکی فەقیردای و کورد بۆ خۆی بازەکەی داوە. جا حکوومەت چیە؟ حکوومەت هەر دەسەڵاتدارانی حکوومەتە لە دوو پار پێکاتین، یەکێکیان ئەوە بۆ خۆی هەسەر بە ینی هیچ هەنگاوێک بێت تووشیان ناهاوێت، هیچ هەنگاوێک بەبێت تووشی هەنگاوێک ناوێت کە هەنگاو ناوێت کەواتە ینی تووشیا بۆ خۆی حکوومەتە چێ ئیدانەی بکە، من ئیدانەی بکەم. داوا لە حکوومەتی عێراقیش دەکەین، یعنی سیادەی خۆی بەکار بێنە. بەڕاستی ئەو قبوڵی نەکە، ئەو دەتوانێت، بەڵام ئێرە هیچ نین. ئێرکانە ئەو دوو پارتێکە هەیە ئیتر ئیعاز لە خۆیان لە تورکیا و لە ئێرانەوە وەردەگرن، ئەوانە ناتوانن هیچ شتێک بکەن.
بۆ خۆیان ئەوان ئازیاندن پێیان دەڵێن ئاوا دەکەین و ئاوا دەکەین بەداخەوە تاکە ڕێگای لە بەغدایە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە